بەڕێز عەبدوڵڵاوەجلان خاوەنی فکر و بیر و بەرنامەیەکی سیاسی خۆیەتی و ئەگەر ئازاد بکرێت ئەتوانێت کاریگەری باشی هەبێ هەم بۆ ناوچەکە و هەم بۆ داخلی تورکیا لە پرۆسەی ئاشتیدا و لە دیاریکردنی مافی چارەی خۆنووسین بۆ کوردان. ترسی وڵاتی تورکیا لە بەڕێز ئۆجەلان ئەوەیە کە بە عقارێکی ترابێ، بەڵام من تەسەورەکەم ئازادکردنی کاریگەریە باشەکانی زۆر زیاترە هەم بۆ وڵاتی تورکیا هەم بۆ کوردان و هەم بۆ ناوچەکەش. دیارە ئەوە نزیکە بێتەوە لە 21 ساڵ بەڕێز عەبدوڵڵاوەجلان بە کۆمپلۆیەکی نێودەوڵەتی بەگەلە کۆمەیەکی نێودەوڵەتی لەلایەن زلهێزەکانەوە دەستگیرە کرێ و لە جوگرافیایەکدا بە ناوی زیندانی ئیمراڵی گۆشەگیرە کرێ. دیارە بۆ خۆی زیندانیکردن بەشێکە لە سیستمی گۆشەگیرکردن، بەڵام وە بۆ لە 2011ەوە بەڕێز عەبدوڵڵاوەجلان گۆشەگیریەکی توندی خراوەتە سەر و لە مافە سەرەتایەکانی هەر زیندانێک کە چاوپێکەوتنی پارێزەر و چاوپێکەوتنی ماڵباتێتی بێبەش کراوە. دیارە ناوە چاوپێکەوتنە بۆ، بەڵام نەیتوانیوە تێری ئەوە بکە قەنەعەت بەگەل بهێنێ کە گۆشەگیریەکە لە سەری لابراوە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئایا ئۆجەلان خاوەنی چ سیستەمێکە، خاوەنی چ پرۆژەیەکە بۆ ڕۆژهەڵاتی ناوین ئازادکردنی یاخود لابردنی گۆشەگیری لەسەر بەڕێز ئۆجەلان چ کاریگەریەکیە بێ. بێگومان لەم دۆخەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان بەگشتی تێکەوتووە، ئۆجەلان کلیلی چارەسەریە هەمووەکو پرۆژە هەمووەکو کەسایەتی. بۆیە وڵاتانی زلهێز ناخوازنەوە ئاشتیە ئەو ئارامیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کوردستانە بەرقەرار بێ. بۆ مەبەستەش کەسایەتێکی وەکو ئۆجەلانیان گۆشەگیر کردووە و ئەگەر بێتەوە گۆشەگیریە بشکێنرێت بە دڵنیاییەوە کاریگەریەکی زۆریە بێ و گۆڕانکاری 100% لە ناوچەکەیان ڕووەدا و گۆڕانکاریەش بە سوودی زلهێزەکان وڵاتانی پاوەنخواز و داگیرکار ناشکێتەوە. کاتێک زلهێزەکان گەلە کۆمەیەکی لەو جۆرەکەن پێویستە گەلیش بە پێچەوانەی خواستی ئەو زلهێزانە بجوڵێتەوە، هەموو ڕێگاکان بگرێتە بەر، فشار دروستکە لەسەر کۆمەلگەی نێودەوڵەتی چ لێرە چ لە ئەوروپا، تاوەکو ئەو گۆشەگیریە لەسەر بەڕێز ئۆجەلان بشکێنرێت. ئەگەر وەکو کوردێکیش ڕای خۆم بڵێم لەسەر ئازادکردنی ڕێبەر عەبدوڵڵاوەجلان تا ڕادەیەکی زۆر پرسێکی زۆر گرنگە بۆ کورد، چونکە ئەو کێشانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووەدا پێم وابێ عەبدوڵڵاوەجلان ئەتوانێت کەمی کاتەوە ئەتوانێت ئاشتەوایی بۆ گەلانی سووریا و بەتایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بهێنێ و لەوەی شەوە داوای ماف و دۆزەڕەوەکانی گەلی کورد لە تورکیا بکە. ئەبێ بە فشار دروستکردنی ئەمەش لە ڕێگەی خۆپیشاندان و چالاکیەوە بێ تا کۆمەلگای نێودەوڵەتیش ڕاو بۆچوونی ئێمە پەسەند و گوێمان بۆ بگرێت، چونکە ئازادکردنی عەبدوڵڵاوەجلان ئەتوانێت ئەو گرژی و ئاڵۆزیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم کاتەوە. پێویستە بە چەندین دروشم و چالاکی و خۆپیشاندانی جۆرا و جۆر دەست پێ بکەین و یعنی چۆن بڵێن شۆڕژێک دەست پێکەین بۆ ئازادکردنی ئەو سەرکردە. لە ئێستادا من ئەتوانم بڵێم کورد تەنها عەبدوڵڵاوەجلانی هەیە.